بەهترین لایە بۆ ئەوەیەکەی ڕەحمەت لە دایک و باوکت ئێمە پێڵاوی تۆنی نەبان سەرمان قوربانی ئەو پێڵاوت بم قوربانی ئەو غیرەتت بم قوربانی ئەو دایک و باوکت بم مامۆستا ئێمە تۆ بەس لەسەر تەباخە بینین ئێستا چۆنە لێرە چۆن؟ بەس تۆ لەسەر تەباخە بینین ئێستا چۆنە لێرە من واجبێکی دینی ئەزانم یەکەم لە خاک و نیشتیمانم دیفاعکەم واجبێکی ئەخلاقیە واجبێکە لەسەر هەموو کوردێکە تاک بە تاکی ئیمڕۆ هەمومان هەر چوار پارچەکەمان کرد بە یەک پارچە دوو کۆ دوو یەک کەس ناتوانێ بیکا بە چوار باوکی مردەوەی بیکا بە چوار ئیمڕۆ بەشی کوردستان بەشی کوردستان